سەربازی ونماندوێتی و زەحمەتی کۆمەڵێک مرۆڤی دڵسۆز دەگێڕێتەوە. ئەوان دوو ئەرک ڕادەپەڕێنن بەرگری و پاراستنی بەشێکی سنووری وڵات لەلایەکی تر ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا. ئەوانە لەلایەک هاوکاری تەندروستی هەولێر دەکەن، لەلایەکی دیکەوە پێشمەرگەکانیش دەپارێزن. ئەوان تیمی تەندروستی پێشمەرگەن، هێزێکی گیانفیدا لە مەترسیەکانی ئەو دوژمنە دەپارێزن. ئەو پێشمەرگانە لە ئامێز دەگرن، دایان پارێزن و هاوکاریان دەبن. سەربازی ون لە سەرەتای واڵقەیە چەند چیرۆکێکی جیاوازی بەشێک لەو پێشمەرگانە کە کارمەند و پزیشکی سەربازین دەست پێ دەکات کە سروشتی ژیان و هەنگاونانیان بۆ خزمەتکردن نیشان دەدەین. یەکێک لەو چیرۆکانە هەردانی پێشمەرگەیە، شەیدبوونی باوکی وای کرد ببێتە ڕزگارکەری پێشمەرگە و ساڕێشکردنی برینەکان. کە ڕەحمەتی بۆ من شەهید بی یەکێک لە شەڕەکانی کوردستانی گەل براکێ من بۆ بێ من برینداری شەهید بی، یعنی جەمەدۆنیۆ خوب بەستە بی کە یعنی خوینەکە زۆر بەڕۆیشتە بی وەتف شەهید ببی فبە هەندێ من بڕیاردا ئەس ێدی مهنە بەشی تەندروستی هەڵبژێرم بۆ ئێکە ئەس بچووکە چه پێشمەرگەیە دیکە نەبینم کە بۆ بێوان سەبەب بێ هەندێ شەهید بیە کەمتر خەمیەکی یعنی نەزیف خوێن بەرچوونی بێکە قابلی هەندێ بیا بێتە ڕزگارکردن. حاسەکەم هەردان مەقیب هەردان بداية لسر رغبة خوي حز لي بوست عسكري أمن رازناو واقعا يكم زبر زوا قناعتهم هاد يدي أو تسلكي عسكري كبخوي اختياري خوشي ويهرب جار دبي يعني لبيش تاوم أنا كعسكري دائما يعني كشتكل أنا كوهات دبي لبيش أول يدي كشر داعش هاد راستي أو يعني يكم أو بابو من يكم تجربة بدور كوتنا يدي يعني زور ناخوشی من دید که درویشت راستی یعنی تاوری گرانوی نبود. داوم لیده کرد او کاتی بلن کتون شر داعش شنگال زور مانو که خلق خوبخش زور دتون او کاتی امنی شوکو یعنی معاون طبی داوم لیکر قلت مگه پیوست هم بمبی امنی شوکو یعنی خوبخش قدیم. قلت أنا كرت هردك ما يعني داكو بابيكا ولا باب خاطري من دالة كان دي بيقلا مالي دي أشكر الشهيدة أمنش خشك الشهيدة إدي دبي يعني لو بينا كردستان بمال بمن دال بها مشتاق إدي دبي لبيناين عمادينا شر داعشي ترو شر إدي أو ترو أو زارا كورونا هات ئەوانە خەمێک بۆ خێزانەکانیان جێ دێڵن هاوکە دامێز لە خەمی خەڵک دەگەرن و گیان فیدایانە دەجەنگن دژ بە دژمنێک کە بەهێمنی مرۆڤەکان لەناو دەبات. یەکێکی تر لەو چیرۆکانە خوناوی پێشمەرگەیە.
کچم پیشمرگه بو خدمت و به ملتی اما عایده که پیشمرگه نه بابی من پیشمرگه بوده از پیشمرگه ما دو کچید من پیشمرگه نه چهار کورید من پیشمرگه نه اب کچم من شیال خسته خانه شورت کتن پیشمرگهش یعنی گیونه خود کتر پیدایی بو به ملتی بو به عبخوکی ئەو ئافرەتە پێشمەرگە خاوەنی دوو منداڵە ئەو منداڵانە زۆر جار بەهۆی ئەو ئەرکەی دایکیان لاستۆی گرتووە بێبەش دەبن لە باوەشی گەرم و نازی خوناو. نمونەی ژیانی خوناو ئەوانی تر دڵۆپێکە لە خۆبەخشی و گیانفیدای و ژیانی هەزاران پێشمەرگەی تر کە منداڵ و خێزانەکانیان دڵنیان لە ناو دەستیانە کاتێک دەجەنگن بۆ پاراستنی کوردستان و بەردەوام چاویان لە ڕێگەیە بۆ گەڕانەوەیان و لامێزکردنی نازی خێزان و جگەرگۆشەکانیان. ئیدی هێدی سەربازەونەکان بەرەوەرکە لە ئەستۆیان گرتووە هەنگاو دەنێن. پێیامیش یەکێکە لەو کچە پێشمەرگانی کە ماوەی چەند ساڵ بە خۆبەخشی لە ڕیزەکانی زێرەڤانی لارەکدا بوو. ئیدی دەچینەوە شوێنەی کە هەمویان تێیدا کۆ دەبنەوە. ئێرە فەرماندەیی زێرەڤانیە. هەمویان پەیوەندی بە نەخۆشخانەکەیان دەکەن و کۆ دەبنەوە. لێرە ئامانجێک کۆیان دەکاتەوە. ئەویش بەرنامەیەکە بۆ چاودێری سەلامەتی و تەندروستی پێشمەرگەکان بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا ڤایرۆس دای دەڕێژن. دوای هاتنی شەپۆل یەکەمی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان بابڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک ئەرکیان پێرسپێدرا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە و پاراستنی هاوڵاتیان. ئەو بڕیارەش لە قەدەغەی هاتوچۆ و چاودێری شوێنەکانی کەرەنتینە و بازگە و نەخۆشخانەکانی کۆرۆنا پێکات بوو. و ئارمان جامنە ئەو سەرەکی ئەو بی ئەسر ڕێزت پێشمەرگەیەوە بە وەکو کارمەندێکی تەندروستی کار بکەم بۆ پاراستنا وان عەزیزە وان پێشمەرگە. زێرەڤانی وەکویەک لەو هێزانی پێشمەرگە بە پارێزەر و بەرگری کوردستاندا دەنرێت و هێزێکی سەربازی پرۆفشناڵ و ڕێکخراوە بە سیستمی سەربازی. لەناوە فەرماندەی زێرەڤانی نەخۆشخانێکی سەربازی دامەزراوە. لەو نەخۆشخانە چەند تیمێکی پزیشکی کار دەکەن کە هاوکات پێشمەرگەن. کارمەندێت نەخۆشخانە زێراڤانیە پێک تێتن لەوان یاریدەدەرێت پزیشکی لە هەموو بەشەکان پێکاتیە کە وەکو پێشمەرگەیەک هاتنە دامەزراندن سەر سنووری فەرماندا پێشمەرگە زێراڤانی کارێوان وەکو شوڵێ تەندروستی هەر ئێکە بواری خۆ پێ تێتە ئەنجامدان. ئەرکێوتیمانەش پاراستنی تەندروستی و پێشمەرگە و خێزانەکانیان بوو تا لە کاتی ئاڵۆگۆڕ و گەڕانەوە بۆ ناو خێزانەکانیان تووشیە و پەتایە نەبن و پارێزراون. ئەف تیمێت کو لێرە کارتکەن سەرڕای هەندێکە پێشمەرگەنە کارێوان دەرچوێت بەشێت تەندروستینە بەشێت جۆرا جۆر ئەرکێوان ئەوەل دەستپێکە بەڵاوبینە ڤایرۆسا کۆرۆنا جیهانێ تایبەت کە هاتیە وڵاتێت دەوروبەر شلای زێراڤانیەوە فەرمان هاتەکردن کە ئەم تیمێت خۆ ئامادەکەین بۆ ڕوبڕووی vê ڤایرۆسێ بینەوە.
پاشوی هنده وزارت تندرستی دعا کرد فرمانده پشمرگ زیروانی که تیم که تندرستی یا سربازی بنگه سنتر 122 هاوکار بیتن گل بو وگواسنا نخوشت کرونای. ئەو پێشمەرگانە جۆرەك ڕادەپەڕێنن هەم پێشمەرگایەتی هەم تەندروستی و پزیشی بۆ ساڕێژکردنی برینەکان. دوای هاتنی شەپۆل یەکەمی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان بابڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوخۆ کۆمەڵێک ئەرکیان پێرس پێدرا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو پەتایە و پاراستنی هاوڵاتیان. ئەو بڕیارەش لە قەدەغەی هاتوچە و چاودێری شوێنەکانی کەرەنتینە و بازگە و نەخۆشخانەکانی کۆرۆنا پێکات بوو. ئەوانە پاڵپشتی و خزمەتگوزاری بە هەزاران پێشمەرگە پێشکەش دەکەن. لە ڕابردوو لە جەنگی دژ بە تیرۆریستانی داعش و ئێستا شەڕی دژ بۆ پەتایە ڕۆڵێکی کاریگەریان هەبووە. تیمت ما وکی که باشدار بین سر جلگه پیشمرگه دا اف جلگه هاتنا پوشین بویی که ام بشین خب پارزین خلک دیگه توش نکن چونکی روزانه تعامل آمد دیال خلک بی روزانه ما چندها خالد پیشمرگه و پلیس و آسایش ما هبین تانت ما روزانه پنجوانه و کمامه با هر همی ایتات دابش کردن تعامل آمد دیال خلک مدنی شبی فمرجت خوب پاراستنه بتاو ما بو کارمندت خو پداویستی دابین کربین ئەو تیمانە بەردەوام سەردانی مەیدانیان بۆ خاڵەکان و بازگە و ساترەکان کردووە. لەو سەردانانە کاری ڕەشاندنی ئالیات و کەلوپەلی پێشمەرگەکانیشیان کردووە. هەروەها پێدانی مادی دژە ڤایرۆس و ماسک و دەستکێش تا هەمویان سەلامەت بن. ئێمە وەکو پێشمەرگە هەم پێشمەرگە هەم وەکو پزیشکێک کاتێکوا لە شەڕەکانی دژ بە داعش کە دژی تیرۆریستانی داعش شەڕەکانمان دەکرد دەگەڕاینەوە لە ئەرکەکانمان تەواو دەبین دەگەڕاینەوە خانەوادەکانمان زۆر بە کەیفەوە دەهاتن بەوا شێرە دەکردینەوە. کە دەچیەوە ماڵەوە خۆشترین شتەوەی کە لە مناڵەکەت لە ئامێز دەگری یاخود خێزانەکەت لە ئامێز دەگری لە کاتی تایبەتی کە لە شەڕی داعش زێک بوو لەمە کە گەڕاینەوە خێزانەکەم لە باوەشگرن مناڵەکەم لە باوەشگر بەڵام ئێستا کە ناتوانم. ئەو پێشمەرگە و کارمەندانی تەندروستی لە نەخۆشخانەی زێرەوانی لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر و ڕاگەاندنی قەدەغی هاتوچۆ لەگەڵ سەنتەری هەمانگی 122 هەولێر 24 کاتژمێر لارەکدا بوون. لە جەبهەکانی پێشەوە پارێزەری ئەو برا پێشمەرگانە بوون کە شەڕی تیرۆریستانی داعشیان دەکرد و وڵاتی خۆیان دەپاراست و ئێستاش لە ڕوبەڕووبوونەوەی ئەم پەتای کۆرۆنادا چەند کارێکی گەورە و پیرۆز ئەنجام دەدەین وەک پێکهێنانی ستافی ڕاهێنراو لە هێڵی گەرمی 122 چوەک پێدانی ڕێنمایی خۆپارێزی و ڕەشاندن و تاقیمکردنی هەموو بارەگا و یەکەکانی فەرماندەییمە. ئێستا جارێکی دیکە کار و ئەرکیمە پاراستن و پێدانی ڕێنمایی خۆپارێزیە بەو برا پێشمەرگانەمان کە بە بەردەوامی لەسەر جادە و کۆڵانەکان.
جارێک دژی داعش جەنگاین بۆ ئەوەی برا پێشمەرگەکانمان لە ئامێز بگرین ئێستاش دژی نەخۆشی کۆڕۆنا دەجەنگین خێزانەکانمان پەرامۆش کردیە بۆ ئەوەی برا پێشمەرگەکان و هاڵاتیان لە ئامێز بگرین. تیمت ما بین سه تیم سنتر 122 او ارکه پیوتا سپاردن که او نخوشت تیشو کرونا بی آمادنی نخوب دست وبدن یعنی او کسا بینه ابشوه که مثلا بجن القاچاق هاد بنول المالا خوب یعنی کسا که خبر ده اوان آماده نبینه خود دست بدن تیم زیروانی بوبیم بسته چون 122 و سرکفنیت باش دست خوبه اینان لە یەکێک لە ئەرکوکارەکانیان لە سەردەمی کۆرۆناڤایرۆس تیمەکانی فریاگوزاری زێرەڤانی هاوشانی تیمەکانی 122 لە خزمەتی هاونیشتیمانیاندا بوون. لەو ماوەیە نزیکەی 5,000 پەیوەندی بەو تیمانی زێرەڤانی و سەنتەری هەمانگی 122 تەندروستی کراوە کە 3052 دەرچوونیان بە هاوبەشی لە ڕێگەی 53 تیمی فریاگوزاری ئەنجام داوە. ئێمە وەکو تیمی نەخۆشخانەی زێرەڤانی هەر لە سەرەتای دەرکەوتنی ڤایرۆسی کۆڕۆنا دوو ئەرکی قورسمان لەسەرشان بۆ هەم وەکو کارمەندی تەندروستی هەم وەکو پێشمەرگە وەکو کارمەندی تەندروستی هاوکاری و پاڵپشتی تەواوی تیمەکانی تەندروستی بووین بە تایبەت تیمی فریاکەوتنی هەولێر تیمی 122 نەخۆشخانەی زێرەڤانی دوێنێ لە سەنگەری ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان و ئەمڕۆژ لە جەنگی دژ بە دوژمنێکی نادیار کە پەتای کۆرۆنایە دەجەنگن. لەو ئەرکانە برینداریان داوە زۆر جار کەوتونەتە بەرهێرشی تۆریستان و بۆمبی چێنرا و گولەی دوژمن ئەو مەترسیانە هیچ نەبۆتە هۆی سەڵکردنەوەیان لەو ئەرکەی ڕای دەپەڕێنن. ڕوبەڕووی تێرویستی داعش بووینەوە وەکو تیمی فزیکی و چارەسەری بریندارەکانمان دەکرد چەندەها جار ڕوبەڕووی مەترسی بووینەوە و هەروە ئێستاش بە هەمان شێوە ڕوبەڕووی نەخۆشی کۆڤید-19 بووینەوە پاراستنی خەڵکی و میلەتی خۆمان. خێزانەکانیان لە چاوەڕوانیاندان چاوەڕوانیەک کە خەمێکی قوڵ و گەورەی هەڵگرتووە بەڵام خەمی گەورەتری و پێشمەرگانە پاراستنی هەمووان و کوردستان. ئیدی تیمەکانی تەندروستی بۆ پاراستنی و پێشمەرگانە دەستیان کرد بە چاودێری و پاراستنی پێشمەرگەکان چونکە بەرکەوتنی ڕاستەخۆیان لەگەڵ توشبوان و شوێنەکان هەبووە. بەشی تەندروستیژی دناو زێرەڤانیەدا یەکیشوان بەشایە یەک و زۆر زۆر دیارە زۆر چاڵەکانە کارکردنە دناو شەڕێ داعشدا بە سەدان بەلکی بە هزاران بریندارێ me ئەو سەبەب بوونە و گیانێوان هاتیە پاراستن و وشیانە حتا بگەین دەستەخانە ڕوولێکی مازن ئەوانە دیتی و ژیانەوان پاراستی بمێنیتن تیمن خستەخانە دەبێ هەکەر ئەوان نەبانە مەنەت شاویکاری ئەنجام بدەین لەوما ئەس دەستخوشی لێتکەم و سەرفەرازی بۆ دەخوازم و پراستیژی ئەو کارێک و ئەو ئەنجام دەدەن دەبێ دەماندا gelekî cihê rêz û rêzgirtinê ye supasiya jî dikeyên ku înşane wê leqebê bû bibînin ku serbazî binin berastî jî şayisteyî wê navî wê leqebên. ئەرکێو تیمانەش پاراستنی تەندروستیە و پێشمەرگە و خێزانەکانیان بوو تا لە کاتی ئاڵۆگۆڕ و گەڕانەوە بۆ ناو خێزانەکانیان تووشیە و پەتایە نەبن و پارێزراو بن.
ئامانجم یارمەتیدانی خوشکوبرایانی پێشمەرگەیە کە لە ڕوبەڕووی بارودۆخێکی سەخت بوونەتەوە چ لە کاتی شەڕی داعش و ئێستاش کە ئەم ڤایرۆسە بڵاو بۆتەوە لە کوردستان جگە لەوەی کە ماندووبوون و زەحمەتێکی زۆر ئەکێشن لە هەمان کاتیشە مەترسێکی زۆر لەسەر ژیانیان هەیە کە بەرکەوتنیان لەگەڵ خەڵکە هەیە لەگەڵ هاوکارەکانم ئامانجمان پاراستنی خەڵک بوو لە ڤایرۆسی کۆرۆنا و ڕێنماییمان پێدان. پشتی و مرحله ما چند تیمک دیگه دانا نیت رشاندن بارگاه زیروانی نوسانتر شهر هفلیر تانت برکانی جنگ و الوان خالا عبد کو مثلا بین هر دو پارێزگاه ها یا بو او پارێزگاه جنوبه ام هستان ما چند تیم دابش کردن که بشین کاروانی روزانه رشاندن وان بارگاه و وان بازگاه که ما پیش آماده پیکری انجام دادیم. کارمەندانی نەخۆشخانەی زێرەڤانی ڕاستی زۆر هیلاچین هەم لە ویلایەتی شاری داعشەوە دەستمان پێ کردووە بە خزمەتکردنی پێشمەرگان و گەلەکەمان هەروە ئێستاش بەرە بۆ بەرەنگاربوونەوەی نەخۆشی کۆڕۆنا هێزەکانی پێشمەرگە دەبی تاقیمیان بکەین و دەرمانیان بۆ دابینکەین و خوشکوبرایانمان لە نەخۆشخانەی زێرەڤانی و لە تیمەکانی پزیشکی زێرەڤانی ڕۆڵی گەورەیان هەبووە نەک تەنها لە شەڕەکان بەڵکو لە هاتنی ئاوارەکان لەگەڵ برا پێشمەرگە قارەمانەکان لە سەنگەرەکانی پێشەوەی شەڕی دژی تیرۆریستان و داعش بۆ لە کاتی ئێستاشدا لە شەڕی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 ئەوانن کە لە کارەسات و ئەزمەکان هاوشان و هاوکار لەگەڵ کارمەندان و پزیشکان لە تیمەکانی تەندروستی سەربەوزاری تەندروستی پاڵپشت و پشتگیری و هاوکارێکی باشن ئێمە سوپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین. طبيعي اگر تيمت ما هبين المحوري سنوير الزيرافاني الحمد او خالد بوما هاتيا دياري كرن واگر هيرشك هبا پیش وقت اشلای فرمانده پیشمرگ زیروانی ام تاتینا آگادار کردن و ما بشدار کرد کوبونوان دا که چه پلان هیا امیش گلوان دا بشدار بین جهمت هاتا دیاری کردن لزور جاراجی ام او جهب ما هاتا دیاری کردن ام زورتری چوی بود چون من نویای خوینک پشکه که خوینش پیشمرگه که زیده بیتن بلاش بچیتن. ئێمە مەترسیمان زۆر لەسەر بوو خۆمان کە لە قوربانی بۆ ئێوە ئێمە بێبەشین لە ماچکردنی و لە ئامێزگرتنی منداڵەکانمان ئەمە شۆکاری کۆرۆنایە کە ڕوبەڕووی دەبینەوە بۆ ئەوەی ئێوە پارێزراو بن ئێمە قوربانی ئەدەین پاراستنە تا پاراستانەمە هەمیە ئێمە وەکو تیمی نەخۆشخانەی زێرەڤانی دەمانەوێت برینەکان چارەسەر بکەین. پێیانمان ئەوەیە کە ئەم هەماهەنگیە و ئەم پاڵپشتیە بەردەوام بێ لەگەڵ تیمەکانی تەندروستی بەبێ هیچ جیاوازیەک تیمەکانی تەندروستی و وەزارەتی تەندروستی لەگەڵ تیمەکانی زێرەڤانی لە هەر کارێکی مرۆڤ دۆستانە و لە خزمەتگوزاریەکی مرۆیی بێکەوە بەشدارن بەبێ جیاوازی بۆیە ئێستاش ئومێدمان وایە بەردەوام من لەگەڵمان و پاڵپشتی تیمەکانی تەندروستی بن دەستخۆشیان لێ دەکەین جارێشتر.
دیاری بەرنامەی سەربازی ون لە کەناڵی کوردستان 24 بۆ تیمی نەخۆشخانەی زێڕەوانی پیرۆزە.